چاو بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین دەستخۆشتان لێ دەکەین. ناوم نارنج ڕەفیقە. وەڵڵای لە مێژە خۆم یەکەو جار خۆم ئەو دوکانم گرتەوە و ساڵێک بۆ خۆم گرتمەوە، دوایی وازم هینا پێم نەکرا خزمەتی خۆم گرتیەوە. خزمەتی خۆم ئێستا هەمووی ئەوی فەقیر و دەستکورد بێ و بێ مەوتەیە و بێ مەعاشیە و هەمووی خڕ کردیتینەوە لە خۆمان دەزانێت چێ هەی دەستکوردە و چێ هەی فەقیرە. ئەوە هەوڵ دەدەین لە خۆمان حەزمان لێ نییە چاومان لە دەستی کەس بێ و بێ موچەییە و بۆ خۆمان هەوڵ دەدەین و ئەو هایە. مەسەلە ئیش و کار بی، ئیش و کار وڵا زۆرە، ئیش و کار دەکەین لەخوای بە زیادی ئەگە هەوڵ دەی بە جدی. 4 سال لەو مەحەدەشیوم لێ نایە، 3 سال لە هەی بە سوڵتە لە زانکۆی هەی بە سوڵتان ئەوە بوویتم ئیشم کردیا. لە مافی مرۆڤ 3 سال لە مافی مرۆڤ بوویتم چاچێتیم کردیا. لە مەکتەبی سەر قشرە بوو 2 سال لە مەکتەبی سەر قشرە بوویتم ئیشم کردیا. لە هەموونەوە ئیشەکەم کردیا، هەموونەوە ئیشەک بەس تویتم احتیاجی دەستی کەس نەبین، چاوەچڕکەی دەستی حکومەت نەبی. بەڵێ ئانازیشی پێوە دەکەم سەربەرزیە لەبەرەوەی احتیاجی دەستی کەس نەبوویتم، لەبەرەوەی چاوم لە دەستی کەس نەبووە. 6 هەتیوم بەخێو کردیا، یعنی احتیاج بە هیچ نەبوویتم، احتیاجی دەستی کەس نەبوویتم. لەبەر ئەوەی چاوەچڕکەی معاشی ئەو نەوعە معاشە بکەی لەو حکومەتە ناچار دەبێ بە خۆت بژێنی. ئەرێوەڵ بە کەیفی خۆمە بیکەم، هەتا پێم بکرێ دەیکەم کە پێشم نەکرا و توانم نەما نایکەم، دەچمەوە ماڵێ پاڵ دەدەمەوە. هەرەوەندێ خوای باشە ئەی چۆن ئارێوەڵا ئەدی ئەوە وەکو بەرگریە ئەدی هەتوو هەوڵ نەدەیە لە ژوورێ چاوەڕێ مەعاش بی، ئەو مەعاشەش بە 3 مانگ نایە. ئەی چۆن ئارێوەڵا ئیشەکی باشە و خراب نییە و ئیشەکی حەرارە و ئیشەکی خاوێن و ڕێکە و ئەدی خۆ خراپیش نییە. منداڵی ژۆڵا 6 منداڵم هەیە و بەس کچە گەورن بە مێردم داین و ژنیان هینایە و لە خۆم لە مێژە پیاوم نەمایە 6 هەتیوم گەورە کردیە و گەیاندیە بەخێ دامەزراندیە. هەر بە حەول و دەست خۆم حەولمدا چاوم لە دەستی کەس نەبووە. ژنی کورد والله ژنی کورد لە ژنی کورد ئازا و مەرتر نییە، ئازایە مەردە جا هەموو بە هەموو ژنەکیش بەدەری دێ وەک یەک نییە، هەموو وەک یەک نییە. لە ژنی باشیش تێدایە و خراپیش تێدایە، هەموو شارێک باش تێدایە و خراپی تێدایە. بەتوانایە بەهێزە. ئەی چۆن ئێستا من هێز و توانای خۆم نەبێ دەبێت لە ژوورێ من 3 مانگە مەعاش نەهاتیە ئەمن چاوەچڕکەی دەستی خەرێک بم بەس بۆ خۆم هەتا ڕوحی خۆم بمینێ حەزم لێ نییە چاوم لە دەستی یەک کەس بێ. هەندێک دێن دەرێ بۆرمان دەوێ، هەندێک دێن دەرێ نانی جۆمان دەوێ، هەندێک دێن دەرێن وڵی سپیمان دەوێت کەسە و بە کەیفی خۆی بە ئەوەی خۆی. ئارێوەڵا ستا هیوایە دەرێ بەس جۆم دەوێ، هیوایە دەرێ بە ڕەشکەم دەوێ، هیوایە دەرێ من بێ ڕەشکەم دەوێ، هیوایە دەرێ با سپی وەک بەفر، هیوایە دەرێ بۆربی ئەو هایە. ئەنیا پاژنێژان 4 نەفەرین سبەینانیش 4 8 نەفەرین. باش لەخوای بە زیاد بێ نەمایتەوە و زۆر بازارشمان باشە بەس دەگە و بێ موچەیە و بێ مەعاشیە تۆزەک بازارەکەمان کەس بووە. ئەویژە ها ناوناوە ئێستا دوێنێ من نەهاتی بووم ئەها ڕۆژی یەک ئیزن دەدا دەرێ ئەو ڕۆنانمان زۆرە مەیە جگە لە ناوخۆ یعنی لە شارانەکانشەوە مشتری خۆمان هەیە هەموو بەردەوام بە بەردەوام. ئەرێوڵا لە سلێمانیەوە دێن، لە هەولێرەوە دێن، لە تەقتەقەوە لە سەرکەڵەکەوە. ئارێوەڵا زۆر جوا هەبوو 200 نانمان کردیا بە مشتریە. ڕۆژی وا هەیە ئێستا هەماوە کە فترەکە بازار نییە بێ معاشیە 150 دەکەین 130 نان دەکەین کەممان کردەوە. ئەوەندە خۆشە یعنی بۆ خۆمان تووشی لە ژوورێ تووسی کێشە و گرفت دەبی، کورە تووشی خەمۆشی دەبی، بۆ خۆت دێرە خەڵک دەبینی. ئارێوەڵا لە ناوی یەکتر دادەنیشێن قسەی خۆش دەکەین پێ دەکەنین. وەڵا لە سعات 12 نیۆڕۆ نانمان خوارد نوێژ دەکەین و دێین دەست پێ دەکەین. ئەمە گروپی پاژنێژانی وڵا تا سعات ئێستا دەبتە 8 وڵا 9 جاری وایە 9 دەڕۆینەوە جاری وایە 10 دەڕۆینەوە. ئەو عالم ئەوها لە خۆی حەولدا هیوادارم هەموو عالم لە خۆی بێ، هەموو ژنی خەڵک بێ بە خۆی حەولدا چای لە دەستی کەس نەبی، چای لە معاشی ئەو نەوعە معاشەی ئەو حکومەتە نەبی.
ئارێ وەڵا بەناوی شەونم ئەسکەندەر بە پێشەکی بە خێراتین بۆ دەکەم بە خێراتینتان دەکەم ئەم لۆ خۆم تقریبەن 8 سال ئیشی ناکردنم کردیە لە نانتیری ڕناخان لەسەرێ دوایش لە خۆم حەزم لێ بوو یعنی پرۆژەی خۆم هەبی ئیشەکی خۆم هەبی ئەو ئیشە خۆم بەدەست گرتیە و زۆر ئیشەکی لەبەریشی مرتاحم و خۆشم لەبەر کابانەکانم کارمەندەکانم یعنی ئیشەکەم جوان و بەڕێوە دەبەن و دەستخۆشی دەوان دەکەم نانیان جوانە مشتەرێکا زۆر بەڕا لە نانەکانیانە ڕان لە ئیشەکانیانە لۆ مەسەلەی پوخت و خاوێنیش وڵات پوخت و خاوێن کابانەکانیشم یعنی زۆر ڕام لە ئیشیانە پێم خۆشە دوای هەموو شتێک بتوان لە ئارد و حەجان و شتەکەشم دانیزە زۆرمان پێ احتیاجە هەموو جار هەر وەجبێ هەورەی دەشی شێلین و خاوێن شتەکەن و حەجانەکە ئەو جا وەجبەشکە دەدەی شێلێ یعنی ها بەجێی نالی هیچ لۆ مەسەلەی ئارد و شتیشم ئالیش بەخوای هەموو نوێ ئال بزارم ئەسپەی تێدا بیان تام کۆمدا نایکەمە نان ئەنی بازاڕی خۆم پێ ناشێن قسە بەڕاستی مشتریش ئێستا برێنەرەی ئەتۆگە نانەکەیت برتامی لەنان خۆشبیان تام کۆنیدا حەز لێ نامینێ دەبە چاوت دەکەوێ ئەتلۆ مارکی خۆت حەز لێ نەجا یان دەتوان بدێم بۆ هەشتی بەرێ ئەم لە خۆم بەیانیان دێم لەگە چواریکە چوار کابانیکە و چوارش پاژنێژان دێن و یەکەن ئێستا برێن دوێنێ کابانەکان هیچ ناتون بە بۆرەوە معاشە و ها کابانەکان ناتوان هەمویان بینمەوە ئەنێ تا بێ ڕۆژانە هەنانەکە حەزم ئێستەر نوێی بڕوە بەری ئاڕادێ و بژێ ژیان خۆش تێگە لەسدا لەس هەر ئیشەکی بەریدا و ڕەگە بژێ ژیان لەبەسەر مرتاح بوو ئیشەکەش لەشان خۆشە لێن دەر ئیشم کرد بەخوا کوڕەکەم دەبلەتەکەم تەش سێ دەم خەوان لەوەندە گچکە بوو کوڕەکەم کچەکەم ئەو هاو بەجێمێشتی نێستا لەخوای بەزای بووە ئازە بووی لەخوای بەزای بیتشیان لێ نەهات و بژێ ژیانشیان پێدابین کرد و لە ڕووی هەموو شتەکەوە زۆر یعنی ئیشەکە ئەنی برێ ناخۆش نییە یان تۆگە دەرێ ناخۆشە تێدا مادی دەبی وەڵای هیلاک دەبی بەس زۆر خۆشەت و یعنی لە ڕاست هیچ شتێک ئەوە نی برێ وەڵاهی ئەوەم نیامدارەکە داوایشت کرد دەسرات نەبێ بکڕی دارم ئەو ژنانێ هەکە لە مارێشن بتوانن یارمەت لە هەموو شتێک یارمەتی دەربن ئەلۆ مار و منداری خوان شامشان پیانیش بکەن سەرچاوم عافێتان بخوا سەرچاوان